ناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێزان ئامادە بوونی ئێجا زۆر خوشحاڵم کە لەگەڵتاندا بەشدارم و زۆر خوشحاڵم کە باڵوێزی ژاپۆن لەگەڵ ئێمە بەشدارە هەروەها بەرپرسی جایکا لە عێراق و نوێنەرانی تری جایکا کە لێرەن. من زۆر خوشحاڵم کە ئەو دەرفەتیان ڕێخست بۆ ئەم بۆنەیە و منیش بەشدارم لەگەڵێەوە. خوشحاڵم کە بەشدارم لەگەڵێەوە بۆ ئەو بۆنە گرنگە بۆ گفتوگۆکردن لەبارەی کار و چالاکی و پرۆژەکانی ئاژانسی جایکای ژاپۆنی و هاوکاری و هەماهەنگیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵانی ڕابردوودا لە چەندین پرۆژەی گرنگ و جۆرە و جۆردا هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە. ئاشکرایە دەوڵەتی ژاپۆن ئەزمونێکی زۆر دەوڵەمەندیان هەیە کە لە جیهان مایەی ڕێز و پێزانین و سەرسامیە و ئەزمونێکە دەکرێت ئێمە لە کوردستان سوودی لێوەربگرین. خەڵکی ژاپۆن لە سەدەی ڕابردوو بە قۆناغی زۆر سەختدا تێپەڕین وەکو خەڵکی کوردستان. شەڕ و کاولکاری و ماڵوێرانیەکی زۆریان بینی، بەڵام سەرەڕایە هەموو ناخۆشی و کارەساتانە ژاپۆنیەکان نمونەیەکی زۆر سەرکەوتویان لە دوای کۆتایی جەنگی جیهانی پێشانی جیهاندا. کاتێک لە دوای ئەو هەموو کاولکاریەی بەسەریان دەهات دەستیان بە پرۆسەیەکی فراوان و هەمەلایەنەی ئاوەدانکردنەوە و بنیادنانی وڵاتەکەیان کرد، ئەمەش تەنیا بە پشت بەستن بە هێز و سەرمایە مرۆڤیەکان. ئەمڕۆ ژاپۆن یەکێکە لە گەورەترین و پێشکەوتووترین وڵاتانی دنیا لە بواری پێشەسازی و تەکنۆلۆژیادا. بۆیە دەتوانین بڵێن کە ئەزموونی سەرکەوتوو ژاپۆن بۆ ئێمە لە هەرێمی کوردستان زۆر مای سوود لێوەرگرتنە، بەتایبەت لە بواری وەبەرهێنان لە سامانی مرۆوی و پێگەیاندنی نەوەی نوێ لە سەرداهێنان و کارکردن بە دڵسۆزی و ڕێزگرتن لە کات و خۆشویستنی وڵات و پاراستنی ناسنامە و تایبەتمەندی خۆمان. ڕێز و پێزانەیەکی زۆرمان بۆ خەڵک و حکوومەتی ژاپۆن و بە تایبەتی ئاژانسی جایکا هەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا لە چەندین بواردا هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە، بە تایبەتی لە پشتیوانیکردنی چەندین پرۆژەی خزمەتگوزاری لە بوارەکانی ئاو و ئاوەڕۆ و کارەبا و کشتوکاڵ و هەروەها پەرەپێدانی توانایی مرۆیی و ڕاهێنانکردن بە بەرپرس و کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان. هیوادارم ئەو بەڕێزانەی خۆلی ڕاهێنانیان دیتووە لە ژاپۆن یان لە هەرێمی کوردستان لەلایەن پسپۆرانی ژاپۆنیەوە ڕاهێنانیان پێکراوە سوودیان لە ئەزموونی دەوڵەمەندی ژاپۆن بینی بێت و ئەو شارەزای پسپۆریەی بەدەستیان هێناوە لە بوارەکانی خۆیان لە ناو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەکاری بهێنن و ڕۆڵی خۆیان لە پرۆسەی گەشەپێدان و پێشخستنی ژێرخانی ئابووری و کارگێری کوردستاندا بگێڕن. وێڕای پێزانینی دووبارەم بۆ هاوکاریەکانی ئاژانسی جایکا ئومێدەوارم هاوکاریەکانیان بۆ هەرێمی کوردستان لەوەی کە هەیە فراوانتر بکەن. خوازیارین ئەو هاوکاریایی و ئەو هەماهەنگیەی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە زیاتر پەرە بستێنێت و بەرهێنان و هاتنی کۆمپانیەکانی ژاپۆنی بۆ کوردستان بەرفراوانتر بێت بۆ ئەوەی هاوکاری و یارمەتی دەرمان بن لە پرۆسەی چاکسازی هەمەلایەنەی کە دەستمان پێکردووە تا سوود لە ئەزموونی سەرکەوتوو دەوڵەمەندی ژاپۆن لە بواری ئاوەدانکردنەوە و گەشەپێدان و داهێنان ببینین. ببوورە من ژاپۆنی نازانم بۆی سپاستان بکەم، بەڵام جارێکی تریش دەستخۆشتان لێ دەکەم و سپاستان دەکەم و ئێوەش هەر شاد و سەرکەوتوو بن.